تۆ مادام حیزبی وجودت هەیە مەڵبەندت هەیە مەزهرت هەیە پەرلەمانت هەیە وەزاراتت هەیە خەڵکت هەیە بوون بە واجهە ئەفەندیانە ئەڕۆن بەڕێ لەبەر تۆ بێت لەو قاڵبەیە حرەکەتکەی قەومیەکە بۆی دانای پارتی قاڵبێکی دروست کردەوە ڕێگاتە دەم لێرابی لەبەرەوە گەر بڵێ حرەسی مەقەڕەکانیشت پێویست ناکە ئێمە پۆلیست بۆ تاینەکە بۆی ئێوە چەکدار نەمێنە ئەمە ئەو قاڵبەیە کە پارتی یەکگرتووی خستۆتە ناو قاڵبی کۆمەڵیش هەر بەمە هەمان شێوەیە ئێران قبوڵ ناکات لەم قاڵبە دەرچ بەجێنا زۆر لە ئەفرادانی کۆمەڵ ئێستا قەناعەتیان بەوە هەیە بچنە شەخ حرەکەتی کچەکداری دروست ببێ بۆی عەلە لەقەل بەرگری لە مەزلومیەتیەکەی خۆیان بکەنەوە لە وڵاتێکی میلیشیایە ئەوی بەرامبەرەکەت 2000 کلاشنکۆف هەیە 5000 هەیە بەڵام ئەو خۆی کردو بە ئیدارە و دەوڵەت و لافی دیموکراسی لێدا و لافی ئەوە لێدا کە دەوڵەتە کە هیچیش نییە لە قەبیلەیەک زیاتر لە قەبیلەکەشە خانەوادەیەکی قەبیلەکە مسەیتر ئەگەر مەبەستەکەشەوە بێ وەختێک کۆمەڵ ئینشقاقی کرد و دروست بوو زەریبەیدا زەریبەی یەکەم لەوەی کە وردەوەردا بێ بچێتە قاڵبی یەکێتیە ئەبێ بچێتە ئەو قاڵبۆ کە نەک قاڵبی ناو تەنزیمی یەکێتی قاڵبێک هەیە لێرە ئەڵێ ئاوا مەقبولی وەکو چۆن مەلای مەشهور حاجی لەقلەقێکی گرت و وتی وەڵا تۆ لە مەل ناچی قاچی لە ئەژنۆیەوە بڕی و دەنوچی بڕی و باڵەکانی کورد کردوتی ئێستا لە مەلەچی پارتی یەکگرتووی وا لێ کردوڵێ ئێستا لە مەلەچی یەکێتی ئاوای لە کۆمەڵ کردوڵێ ئێستا لە مەلەچی اینجا جار جاریش بچووکتریانەکەنەوە ئاوا کلک و گوێیانەکەن و بچووکتریانەکەنەوە حتا کویانکەن بە پەڕەسێلکەی باڵکراوە دانیشە دوای قورسیانەکەنەڵێ بابە مراوی بۆ فڕین باش نیە دانیشە خۆت وەکو مراوی بە خۆت شەر نیە تۆ وەکو هەڵۆ بچیتە ئاسمان ئەوەشە کە ئەیبینی نێست دەیانی وەکو کاک دڵشاد گەرمیانی خاوەن عەقیدەیە خاوەن ئەخلاقە خاوەن ڕەنجی سیاسیە ڕەنجی دەعەویە پێش ئینتیفاڵزە دوای ئینتیفاڵزە لە بزوتنەوە دوای بزوتنەوە لە ناو کۆمەڵ ئێستاش بەڵام کابرا سەیرەکە ئەمە کۆمپانیایە ئەمە لە جیاتیەوەی هەڵۆ بێ بچێتە ئاسمان و دابێتەوە نێچیرەکەی خۆی هەڵگرێ ئەمە بۆ بە مراوی چاوەڕێکە نانەکەی بۆ بکەن بە پڕپۆڵە بۆی هەڵدە ئەی کاک محەممەد حەکیم ناڵێمە داوامان کرد 200 پۆلیسمان بۆ تاین کرد ئێ باشە تۆ بۆ ناتوانانی 2000 پۆلیس تاین ئەوە سەبەبەکەی ئەو قاڵبێتی ئەگەر من بمویستایە حیزبێک دروستکەم ئاوە منیژەم توانی ئەم پارتی ڕازیە و هەمێکێتی ئەچووە تەرەفی یەکێکیان وەکو چۆن مامۆستا عەلی بابیر ئەم بەراوبەری کرد 15000 دۆلاری وەرگرتەوە پێشمەرگانەی خستە گەڕ بۆ شەڕکردن بەرامبەر بە پارتی لە دۆڵی هەنارە 15000 دۆلارەکەشی لە نێچیروان وەرگرتو دوایش بایدایەوە کۆسرەت و جەماعەتی داوەت کرد بۆ ئەحمەد ئاوا و بە دایکی کاکشادی ڕەحمەتیش چەشتەکەی لێنە کە شەیدی بزوتنەوەی ئیسلامی ئەم بەراوبەرایی کە کردووە سەبەبەکە چییە؟ یەکگرتوو 16 مەقەڕیان سووتان بە ڕۆژێک و هات خۆی زویر کرد و هاتە لای پۆلپرە مەرشکاتی کرد و تەرەفی ئەملا بایدایە و لە سلێمانی نیشاڵ و جموجوری زیاتر کردوتەوە پارتی خۆشەوە کەرە ئاوە دەستێکی بەسەریە هێناوتی وەرەوەێرە ئەجنا ئەیکەم بە دوو بەشۆ بادینەکانە لێ جیابن ئەگەر کردت بە حیزب خۆت دەسەڵاتت نەبوو ئەبێ زەریبەی ئەوە بدێ زەریبەکەشەوە لە حەجمت کەمەکەنەوە دید و ڕوئیات دەگۆڕن تۆ ئیتیجاهت ئاوا بووە ئەڕۆی ئەو ئاوات لێکە چونکە بەبێ ئیتیجاهی قەومیەکە بڕۆی بۆیە ئێستا ئیسلامی ئەبینین لە قەومیەکان قەومیترە سەبەب ئەو قاڵبە ناسریزمەیە ئەو قاڵبە کەمالیزمەیە ئەو قاڵبەی ڕەزاشایە ئەو قاڵبەی محەممەد سیاد بەریە کە بە زۆر خەڵکی تێ ئەپەستێنێ بۆیە ئەوانیش ئاوابینی قوبولیان و مەجبوریشم بڕۆم بەدوای بۆ من مەجبور نەبوو مەجبوریش نیم چکە بانگەوازی پێغەمبەران بە سەریحی وازەحی ئەگەینین ئەڵێن ئەمە دینەکە خۆیەتی شتمان نەخستۆتە سەر ئەمە دەلیلەکانمانە باسی ئەو واقعەش ئاواکەین و ئێمە ئێستا هەر لەم مەرحەلە ئیشاین کە زەمینەیەکی عەقائیدی مەنهەجی دروست ببێت تاکو کۆمەڵێکی عەقائیدی مەنهەجی لەسەر پەروەردە ببێ ئەو کاتەش حرەکەتێکی عەقائیدی مەنهەجیەکەین بە حەول و قووەتی خوای ئێستا لەو مەرحەلەیەن کە ئەڵێن لا ئیلاهە ئیلا الله نەفی ئالیهە و ئەنداد و تەواغیت و ئەربابەکەین و مەنهەجەکەمان هەناسێنین بە خەڵکی دوایش وردە دێنە ڕوە و ڕێ ئەو جاهیلیەتەی کە کوردستانی کردو بە دارالکوفر
خی گەورە یارمەتی دەری ئێمەش ئێوەش بێ